سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتانە بم. بەرنامەم شەوی گەرماوگەرم تایبەتە بە کورد لە هاوکێشەی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراقدا. دیارە مستەفا کازمی ڕایگەیاندووە کە شەشی ساڵی ئایندە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بەڕێواچێ. زۆرێک لێکدانەوە بۆ ئەم کاتە بۆ ئەم وەختە و ئەم ڕاگەاندنەی کازمی بۆ ئەو دەکەن کە دەیەوێت تۆپەکە لە ساحەی خۆی دوور بخاتەوە، ململانەکە بخاتە نێو ساحەی هێزە سیاسیەکان و پەرلەمانەوە. هەرچی دەرحەق بە پەرلەمانە، سەرۆکی پەرلەمانی عێراقی بە توندی دژی ئەمەیە و هەوڵ دەدا دانیشتەکانی پەرلەمان تایبەت کا بە گۆڕینی ئەو کاتە. لەناو هێزە سیاسە شیعەکانیشدا بە تایبەتی کاردانەوەی زۆری لێکەوتەوە، ئەوەی کە بە ئاشکرا قسە دەکات دەڵێ ئێمە لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختەین، بەڵامێک دەخاتە دوای قسەکەی و دەیان موبەڕیر بۆ ئەو کاتە بۆ هەڵبژاردننی پێشوەختە دەهێنێتەوە. هەرچی تایبەتە بەلایانی کوردی لە هەرێمی کوردستان، ئەگەرچی تا ئێستا بە فەرمی هێزێکی سیاسی لە کوردستان نەیوتووە لەگەڵین یا دژین کاتەکەی باشە یا خراپ، و وەکو هێزە سیاسی عێراقیەکانی ناوڕاست و باشووری عێراق موبەڕیر نەهێننەوە. بەڵام ئەوەی کە لە هەندێک لە سەرکردەکان و لە خاوەن قسەکانی ئەم حیزبانەوە دەیبیستینەوەیە کە یاسایی تایبەت بە هەڵبژاردن و ئەوانی کە پەیوەندە بە ئامادەکاریەکانی کۆمیسیۆنەوە خەلەلی تایە، گرفت هەیە لەمانەیە، کورد کێشەی لەگەڵ ئەمەیە هەیە، دەبێت ئەمە چارەسەر بکرێ. لە بەرنامەیەم شەوی گەرماوگەرمدا بە چوار تەوەری جیاواز قسە لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا ئەکەین. گرفتەکان لە ڕووی هەڵبژاردنەوە لە پەرلەماندا گرفتەکان لە چۆن، لە ڕووی سیاسیەوە گرفتەکان لە چۆن، لە ڕووی یاساییەوە گرفتەکان لە چۆن، و ئێمەی کورد لەم هاوکێشەیە چۆن بتوانین بە وەکو کوردەواری دەڵێ ڕووسوریلی دەربچین و بتوانین لەم هاوکێشەیەدا خاوەن ژمارەیەکی گەورە بین و خاوەن ئەو دەنگە بین کە دەتوانین لە ئایندەی عێراق و لە خولی نوێی پەرلەمان و حکومڕانی عێراقدا مافەکانمان بەدەست بێنین. ئەمشەو بە میوانداری هەرێک لە بەڕێزان حەسەناڵی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، هاوڕێ تۆفیق شارەزا لە بواری هەڵبژاردن، دکتۆر چیا زەنگنا ڕاوێژکاری یاسایی، دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ، گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین. بە سوپاسەوە بۆ هەر چوارتان، بەخێر بێن بۆ گەلی کوردستان و سوپاس کە بە دەنگ بانگەوازەکەەوە هاتن. کاک هاوڕێ، ئەمەوێت لە بەڕستەوە دەست پێ بکەم بابەتێکی زۆر گرنگ کە کورد کێشەی هەیە لەگەڵیا، دواتر کاک حەسەنیش هەندێک لەومان بۆ باسەکە لە پەرلەمانە، هەم یاسای هەڵبژاردن هەم بابەتی بازنەکانە لە عێراقدا کە لە چوارچەوەی یاساکەیە بوونی هەیە. بۆچی گرفتە بۆ کورد؟ پێش هەموو شتێک داواکاری هەڵبژاردننی پێشوەخت داواکاریشی عێراقی نییە. عێراقی بە مانای کورد، شیعە، سوننە، تورکمان، کلدان، ئاشووری. داواکاریشی شیعیە لە خۆپیشاندان لە بەغای پایتەخت لە شارەکانی باشووری عێراق ڕوویە کە زۆربیان لە پێکاتی عەرەبی شیعەنشینن لە ئەنجامی خراپبوونی کارەبا، ئاوی شیرین بۆ خواردنەوە، دەرفەتی کار، بێزاری لە بیرۆکراتێتی دەوڵەت، بوونی میلیشیا و مافیای چەکداری، ئەمانە بوون بەهۆی ئەوەی کە خەڵک بێتە سەر شەقامەکان و داوای هەڵبژاردننی پێشوەخت بکە. لە هیچ شارێکی هەرێمی کوردستان، لە هیچ شارێکی سونی نەخۆ پیشاندان کراوە، نە لەسەر ئاسی هێزە سیاسیەکان ئەوەی پێڵێن ئۆپۆزیسیۆن، ئەوەی پێڵێن دەسەڵات من نەمیسۆ داوای هەڵبژاردننی پێشوەخت بکە. کاتێک کە باسی کوردستانەکەین، ئێستا ئەوانی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی ئەزانین بریتین لە نەوەی نوێ یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی. هیچ کام لەمانە تۆ بیسوتە بەیان نامەیە دەربکەن داوای هەڵبژاردننی پێشوەخت بکەن، بێگومان نەخێر. هیچ کام لە کوتلە سیاسیەکانی پێکاتی سوننە و بیسووە داوای هەڵبژاردننی پێشوەخت بکەن، بێگومان نەخێر. درێژەی نامێ، کەواتە داواکاری هەڵبژاردننی پێشوەخت زیاتر داواکاریشی تووڕەیی شەقامی شیعەی عێراقیە. باش، بێگومان شەقامی سوننەش تووڕەیە، شەقامی کوردستانیش تووڕەیە، بەڵام ئەم داواکاریە بۆ حەزمەی کە هەزاران خەڵک برینار بوون، 500 و ئەوەنگە خەڵک شەهید و کوژراو بوون، داواکاریکی شیعیە. بە مانایەکی تر شکستهێنانی فۆرمی شیعەیە لە بەڕێوەبردننی حکوومەت لە عێراق. چکە عێراق لە دوای سەدام حوسێنەوە بەدەست شیعەوەیە، سەرک وەزیران، دامودەستگای ئەمنی، حاشدی شەعبی، مخابەرات، هەمووی بەدەست شیعەوەیە. شیعەنی توانی شتێکی باش نەک پێشکەشی سوننە و کورد بکە، پێشکەشی شیعەکانی عێراق. لە کاتی هەڵبژاردنەکانە داواکاریەکە بوو کە پەرلەمانی عێراق پەلامار بن. هاوشێوەی ساڵانی ڕابردوو پەرلەمانی عێراق بە پەلە کۆبوونەوە کارێکی وا بکەن ئەم تووڕەیی شەقام هێمن بکەنەوە. داواکاریەکەی شەقامەوە بۆ هەڵبژاردننی پێشوەخت بکرێت بە پەلە پڕوسکێ. پەرلەمانی عێراق قانونی هەڵبژاردننی دەرکرد. قانونەکە لە مێژووی قانونیە بابەتێکی زۆر سەیر و سەمەرەیە. بابەتەکە ئەوەیە کە قانونێکی ناتەواوە، بە عەرەبی پێڵێن ئەلقانون غێر موکتەمەل.
لە قانونەکە هەموو شتەکانیان یەکلایی کردوێتەوە کە دێتە سەر ئەوەی بڕێن بازنی هەڵبژاردنەکان بە پێی قەزا و نەحەکان دیاری بکەن، بە پێی قەزاکان دیاری بکەن و توانە ئەم کارە بسپێرین بە لژنەی قانونی پاشکۆیە دەربکە کە بیکە بە پاشکۆی قانونەکە، چکە بە پێی قانونەکە لیسی حزبی نەماوە. هەموو هەڵبژاردن بۆ بە لیسی تاکە کەسی، یعنی ئەگەر حزبێکی سیاسی دیاری کراوە با قسە لەسەر یەکێتی نیشتیمانی بکەین، چکە تەلەڤیزۆنی گەلی کوردستان دەستگای ڕاگەیاندنی مرکزی یەکێتی نیشتیمانی کوردستانە. نمونونەکە لەسەر خۆمە هێنمەوە بۆیە ئەوە لەسەر خۆ قسان ئەمە نمونەیە بەندە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام یەکێتی نیشتیمانی و هەموو حیزبەکانی تریش ناتوانن لیست پێشکەشی کۆمیسیۆن بکەن وەکو لیستی هەڵبژارد. ئەی چی بکەن؟ هەموو کاندیدێک پێویستەکە تەمەنی 25 ساڵی تێپەڕان بێت، جاران 30 ساڵ کراوە بە 25، بڕوانامەکەی لە دبلۆم کەمتر نەبێ و تاوانیشی ئابڕوومەنی نەکرد بێ کە دادگا بڕیاری یەکلاکەرەوەی یابێ 300 ئیمزاش کۆ بکاتەوە ئەچێ لە کۆمیسیۆن خۆی تۆمارەکا بێ بە کاندید. باش کەواتە من کاندیدێکم کە خۆم هەڵەبژێرم منەبێ ئەو کاتە لە کاتی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنا پڕوپاگەندە بکەم بڕێم ئەی خەڵکی کوردستان، ئەی خەڵکی سلێمانی دەنگم پێبەن من پشگیری سیاسەتەکانی یەکێتی نیشتیمانیەکەم. ژینە حزب لیسی نەماوە هیچ حزبێ باش بەڵێ نە حزبی داعوە نە سونە نە شیعە حزب نەماوە. باش ئەمە کاریگەری چییە؟ یەکەم لە ڕووی ژیانی دموکراسیەوە پیادیشی ڕاستەوخۆی دموکراسیە، بەڵام دەستوری عێراق دەستورێکی تەوافقیە لە بینی شیعە و سونە و کورد هیچ کێشەیەشی نییە لەم مەسەلەیە، تەنها کێشەی لە مادەی 140 هەیە لە خاچی دانەبڕاوی کوردستان، لە سلێمانی لە هەولێر لە دهۆک یەکێتی بیباتەوە پارتی بیباتەوە گۆڕان بیباتەوە نەوەی نوێ ئەمما کوردی تەنها کێبڕکێشی حیزبایەتیە. بەڵام ئەی لە کەرکووک، ئەی لە خانەقین، ئەی لە سەلاحەدین کە ئێمە دووسخورماتومانەیە کە ئەمانە ئێمە کێشەی خاکمانەیە، کێشەی جوگرافیامانەیە، کێشەی مێژوومانەیە، کێشەی نەتەوەمانەیە. ئێمە لە مازەرەکی چکە ئێستا بە پێی قانونە تازەکە لەسەر ئەساسی پارێزگان نییە، لەسەر ئەساسی قەزایە، ینی بە دیاریکراایی بۆن موناڵین کەرکووک کەواتە بۆ 100,000 کەس کورسیەک، قەزای حەویجە ئێستا دانیشتوانەکەی 200,000 تێپەڕانەوە، کەواتە حەویجە 2 کورسی خۆی هەیە. لە ساڵ 98 دانیشتوانی حەویجە عەرەبی سونن، کەواتە زۆرجارە 2 کورسی و لە ڕۆی 2 کورسی لە پارێزگای کەرکووک لێ ڕێ هیچ مناقەشێکی تیانە. لە ساسەوە ڕە بە پێکاتی عەرەبی سونە. یعنی ئەم سیستەمە ئەگەر بە دیوێکە دموکراسی جێبەجێەکە بە دیوێکی ترا ململانەی نەتەوایەتی تۆخەکاتەوە، چکە بۆ ئەم قانونە کاتێ سەرکەوتووە بوو کە کێشەی نەتەوایەتی و تائیفی چارەسەر کرایە. یعنی بۆ نمونە ئێستا لە ئەمریکا کەس کێشەیەوەی نەماوە نەتەوە و ئاین و ئەوانە هەمووی سیستەمی هاوڵاتی بوون، دموکراسی هاوڵاتی بوون لە 100 چەسپیوە. باش بەڵام لە عێراق نەچەسپیوە. باش من وا ناڕێم عەرەبێکی شیعە لە نەجەف و کەربەلا کە عەرەبە کە شیعەشە ئەو ئەچێ پەلاماری مەرقەدە دینیەکانی شیعە ئەیا و پەلاماری فڵان قوڵسوڵخانە ئەیا ئەڵە دادپەروەرینە ئەیبێ منێکی کورد منێکی سونە بڵێم چی من نوێنەری سونە نیم. باش منەکو شیکاکارێکی بابەتی قساکەم. قانونەکە لە ڕووی دموکراسیەوە دموکراسێتێکی نیمچە ڕاستەوخۆیە، بەڵام لە ڕووی کێشەی نەتەوایەتی کێشە نەتەوایەتیەکان ئاڵۆزی گەوری لێکرد. باشە کاک حەسەن ئێمە بۆلات بەسبا لە ڕووی یاساییشەوە لەگەڵ دکتۆر چیە قسەیەک بکەم. دکتۆر چیە ئەوەی کە کاک هاوڕێ ڕوونی کردەوە، یعنی قانونەکە ئەگەر هەموو ئەو بابەتە نەتەوەی و ئاینی و مەزهەبیانە لابەرین قانونێکی نیمچە دیموکراتیە و دەکرێت بۆ وڵاتێک کە بیەوێ دیموکراتی بچەسپێنێ و هەنگاو بەرەو دیموکراتی بنێ شایستە بێ بۆ دۆخی ئێستای. بەڵام بۆ دۆخی ئێستەی عێراق کە ئێمە دەبێ واقعیانە بیر بکەینەوە و عێراقیەکانیش واقعیانە بیر بکەنەوە ناکرێ، یعنی بەم جۆرە مامەڵە لەگەڵ دەیان گرفتی نەتەوەیی و خاچی لە عێراقدا بکرێت بە یاسایە کە بە عەلەمێک کە هەڵکرابێ بوو ترێمە دیموکراسی جێبەجێکین و پیشانی خەڵکی بین ئێمە دیموکراسین و لە ناویشەوە دەیان گرفت و کێشەی نەتەوایەتی دروست بکە. پرسیارەکە ئەوەیە لە کاتی خۆیدا لە پەرلەمان ئەم یاسایە تێپەڕی بە ئامادەنەبوونی نوێنەرانی کورد کاک حەسەن وانە هاتنە دەرەوە ئێوە یاساکەتان بەدڵ نەبوو، بەڵام قانونەکە تێپەڕیوە و ئەو بابەتی بازنەیەکان تێپەڕیون چەسپێنراون. چارەیەکی یاسایی هەیە ئەم گرفتە چارەسەر بکا و کورد کە ئێمە باسی کورد بکەین لەم گرفتە ڕزگار بکە یان تازە ئەم قانونە تێپەڕی و هیچ چارەیەکمان نییە؟
سپاس بۆ جەنابەت بۆ میوانە بەڕێزەکانیش سەرەتا ڕێزی سەری ڕێز و نەوازش بۆ برای زیدەکان دانێنم لەم ڕۆژەیە کە کارەساتی ئەنفالکردنی یەزیدیەکان بوو بەداخەوە سەبارەت بەو پرسیارە یاسایی کە جەنابەت کردت بێ خوێندنەوەیەکی یاخود سیاسی عێراق بکەین ئەم عێراقی کە لە 1920ەوە تاوەکو 9 چواری 2003 کە دروست بووە لەسەر چه ئەساسێت دروست بووە پێکاتەکەی چۆنە جغرافیای سیاسی چۆنە ئاین و مەزهەب و نەتەوە و ئەم هەموو خەلیتە ئەم هەموو میکسەکە کۆبەتەوە لەم عێراقەیە بە چه ئاراستەیەک دوای نزیکەی 80 ساڵ نزیکەی 100 ساڵ لە حکمی سوننەکان هاتنی شیعەکان لە 9 چواری 2003 و هەروەکە کاکاوڕێ ئاماژەی پێکرد لە 7 ساڵی شیعەگەری و حکمی شیعەگەری لە عێراقا بینیمان ئەم دەرکەوتانە و ئەم ئەنجامانی لێکەوتەوە ئێمە با حەقیقەتێکی بیزانین سەرڕای ئەوەی کە دەستوری ساڵی 2005 کە دەستوری هەڵبژێراوی عێراقی ئیتیحادی فیدراڵیە کورتیایدا بەشدار بوو لە لکاندنەوەی خۆمانجارێکی کە بە عێراقێکی نوێەوە عێراقێکی فیدراڵەوە عێراقێکی ئیتیحادیەوە و ڕۆڵمان هەبوو لەسەر لە نووسینەوەی دەستورە بەڵام لە چمکی فەلسەفە یاساییەکە و سیاسەکە سەیریکەی کورد کەمینەیە لە عێراقا کە کەمینە بوو ئیتر تۆ بەشداربی لە با بڵێین پرۆژەی دەرچانی یاساکە یا بەشدار نەبیت قانونەکە خۆیتی ئەپەڕێەوە چەندین پرۆژە یاسایی کە وا تێپەڕبوو لە پەرلەمانی عێراقەمە ینی سابقە یەکەم نییە لەم واقعەیە هەیە مەبدەئی تەوافق کە ئاماژەمان پێکرد هەر سایکۆلۆجیا سیاسی و جیۆسیاسیەکەیەکە وای لە عێراقیەکان کرد معسکەری شیعی و معسکەری سونی و کورد و با بڵین کەبینەکانی تر کە بکەنە حاڵەتێک لە تەوافقی سیاسیە بەڵام ئێمە کورد ئەبێت چی بکەین تاکە چارەسەر تاکە ڕێگا بۆ کورد ئەوەیە کە من چەندین جا لەم کەناڵی بە ڕێزشتانەوە ئاماژەم پێکردووە ئێمە بێت کۆمیتەیەکی کوردستانی هاوبەشمان هەبێت لە بەغدا سەرڕای هەموو ڕنگ و دەنگ و جیاوازیەکانمان چۆن شیعەکان سوننەکان عەرەبەکان هەموو دوژمنانی کورد و نەیارانی کورد با بڵێین بە هەردوو وەسفەکەوە وەسفی قانونی و وەسفی سیاسی چۆن متتەفقن سەرڕای هەموو خلافەکانیان بەرامبەر بە کورد ئێمەشە بێ سەرڕای هەموو لەتلەتبوونەی خۆمان لە ناو هەرێم و ئەم دەنگ و جیاوازیانمان لێ بکەین بە یەک کۆمیتەیەک بۆی متەمەسک بین بە مافە دەستوریەکانمانەوە تاکە چارەسەر بۆ کورد عفو تاکە چارەسەر بۆ کورد دەستورە چونکە لە دەستوردا ئیقراری دەستوری کراوە ئیقرارێکی یاسایی کراوە بە هەرێمی کوردستان بە جغرافیای هەرێمی کوردستان بە موسساتی پەرلەمانی بە موسساتی سیاسی بە موسساتی سیادی کەواتە تاکە چارەسەر بۆ ئێمە ئەبێ لە بەغدا یەک بین یەک خیتابی کوردیمان هەبێ یەک خیتابی نیشتیمانیمان هەبێ یەک خیتابی قەومیمان هەبێ و متەمەسک بین بە جێبەجێکردنی دستور و بتوانین لە ڕێگای دیبلۆماسی دکتۆر چیا جۆت لە من هەیە من جۆم لە جەنابتەوە باشە دکتۆر چیا دەرچەی قانونیمان هەیە یعنی ئێسامە یاساکە دەرچووە کوردی تیانە بۆ وەکو تۆوتت یاساکە دەرچووە یعنی مادەیەک هەیە لە دەستورە یاسایەک هەیە لە عێراقدا چوزانم دادگای فیدراڵیە چییە ئەمانە کورد ڕزگارەکەن لەو گرفتەی کە ئێستا تایەتی کێشەکانمان زۆر لەوە قوڵترن کاگارام ئەگەر گوێ لێم لێ ناسنم کێشەکانمان زۆر قوڵترن محکەمەی ئیتیحادی کە محکەمەیە کە مەفروضە سوڵتەیەکی قەزایی و بەرزترین سوڵتەی قەزایی دەستوری بێ لە عێراقا کە حەلی منازعاتی بینی مؤسسەی تەشریعی و تەنفیزی و دەسەڵاتەکانی ترەکە خۆی دابەش بوو بەسەر لایەنە سیاسیەکانە کەواتە خۆی دەسەڵاتەکە دەسەڵاتێکی سەربەخۆ نییە کەواتە کورد ئەگەر بێت و لە کۆی ئەو نۆ ئەندامەش دوو ئەندامیشی هەبێ ئەوان هەر بە زۆرینە هەچ تەکیفێکی قانونی هەچ تەزبیبێکی قانونی لە ڕووی دەستوریەوە و کاک هاوڕێ و شارەزایە لەو مەجالەیە بە حکمیەوەی یاساییە تەزبیبی قانونی مەتاتێکی تایە توانی بیبێت و بیهێنی کەواتە ئەگەر ئێمە دوو ئەندامەکەشمان لە محکەمەی ئیتیحادیە هەبێ و کێشەیەمان هەر هەیە یعنی ناکرێت تۆیکە لە کێش هەرە گەورەکانی بەردەم کازمی ئێستا تاوەکو ئێستا ئێمە مەسلەی هەیە با بڵێن فۆزەی انتخاباتە کە ئەندامێکی نوقسانە کە ئەوی جارێکی کە سبغەیەکی سیاسی و ڕێگەیەکی سیاسی بەخۆیە گرفتەکانی کۆمسیۆن کاگاوڕێ باسەکەین بە تاکید سپاس دەکەم دکتۆر چیا دکتۆر کاروان
دەمەوێت هەرسێکتان یاعی گرفتەکان کاک حەسەن گرفتەکان بزانین دواتر لەگەڵ توای قسە بکەم. کاک دکتۆر کاروان ئەگەر چی تا ئێستا لەسەر دیاریکردنی ڕۆژەکەوەکو لە سەرەتای باسم کرد هێزی کوردی لایەنی سیاسی کوردی هیچ قسەیەکی نییە، بەڵام لە نێوماڵی شیعی فەوزایەکی گەورەی ناوەتەوە و لە نێوماڵی سونیشدا کە بێدەنگیەکی خامۆشی تەواو ترسناک هەیە تەنها حلبوسیە دەنگ هەڵدەبڕێ قساکە لە هەندێک مەوقیفا. ئێستا ئەویش دش بەم کاتەیە بۆ هەڵبژاردن. دیمەرە سیاسەکە لە عێراق لە دوای دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن چۆن دەبینی؟ ترس لێ نیشتووە لەوەی کە یعنی لەسەر ئەم بابەتە فەوزایەکی گەورەی دیکەی سیاسی و ڕوژاندنی شەقامی عێراقی بە یەکدادانی هێزی سیاسی لێ بکەوێتەوە؟ بەڕای من کێشەکانی عێراق زۆر لەوە گەورەترن کە بە هەڵبژاردنی چارەسەر بکرێت. ئەوەی من دەبینم ئەم هەڵبژاردنە بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ خودی کاظمی خۆی. ئێمە بیرمان نەچی پێش کاظمی لەو ماوە ڕاگوزەرەی کە دوای عادل عەبدولمەهدی بوو چەند کەسێک پێشنیاز دەکران و دەهاتن و لا دەدران و دەنجی ناڕەزایی هەبوو لە سەریان. ئەم دوایە هەرچۆنێک بوو بە سەرۆک وەزیران بۆ ئەو کەسێکی وە کاتێکی زۆر گونجاوە شتێکی زۆر باشە کە هەڵبژاردن کاتەکەی دیاری بکە بۆی هەرگیز نەبێ باڵین هەڕەشەکانی لابردنی لەم پۆستە لە خۆی بە دوور بخاتەوە بە حکمی ئەوەی کە کاتی هەڵبژاردن کاکەمە ئامادەکاری دەکەن بۆ هەڵبژاردنە بەرەوە کەس بیر لەوە ناکات جارێ لای با بیر لەوە دەکەنەوە کە خۆیان چۆن بۆ هەڵبژاردن ئامادە بکەن ناشیانەوەی کەس دژی هەڵبژاردننی پێشوەختە بێ ینی بەڕسمی خەڵک ناوێرێ لەم قۆناغی ئێستا زۆر دژی هەڵبژاردننی پێشوەختە بۆستەوە لەبەرەوەی سروشتی عێراق سروشتی کوردستانی هەمومان وەکو ئاگامان لێ بوو لە چەند ڕۆژە ڕابردووش لە ڕۆژنامە بەناوبانگەکانی ئەمریکا و بەریتانیا باسی حکمی کلیپتۆکراسیان دەکرد کە حکوومەتی دزان بە کورتیەکەی باسی حکوومەتی دزان دەکەن کە چۆن لە دەسەڵاتی سەری سەرەوە خەریکی دزین تا شۆڕ بۆتۆ بۆ جونگەکانی خوارەوە و ملیشیاکان کە چۆنە وڵاتیان بەتاڵان بردووە. لەبەر ئەوە خەڵک ئەگەر بە دژی ئەم پرۆسەیەش بوەستێتەوە خەڵک مەبەستم حیزبە سیاسیەکانە کە سایەتی سیاسیەکانە ئەگەر دژی ئەم پرۆسەیە بوەستنەوە بە شێوەیەکی نهێنی یان بە شێوەی جیاواز لە ڕێگەی ئەم ئیعلامە شعبەویانە کە پەیدا بووە و ئەو وێبسایتە بێدایک و باوکو یاخود ئەم پێی جوشتانێک کە هەیەە لەم ڕێگەیەوە دژی دەوەستنەوە. بۆ کازمی ئەمە سوودەکەیەتی جگەلەوە شەقامی شەوڵی داوە شەقامیش لەم ماوەی کە باڵێن خۆیان ئامان دەکەن بۆ هەڵبژاردن شەقامیش تۆزێک هێمن دەکەنەوە مان دەزانێت چەند ڕۆژێک پێش ئەوەی کە کاتەکە دیاری بکەن بۆ هەڵبژاردن جموجۆڵی خۆپیشاندەران لە بەغدا دەست پێ کردەوە دەنجی ناڕزای دیسان دەست پێ کردەوە بە حکمی خلافی بارودۆخی ئەمنی و ئابووری و خزمەت گوزاری لە عێراق. لەبەرەوە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ دەرەجێک بۆ کازم بۆ کورد وەکو هاوڕیانم ئاماژیان پێدا بە زۆر بەداخەوە نەکیز ناگۆڕێ بەڵکو زۆر بەرەو خراپتر دەڕوا. باشە دکتۆر ڕێم پێ بدە بابەتی کورد و بەرەو پێشچوونی کورد بۆ ئەم بابەتە و دیدی کورد بۆ ئەم بابەتە بخێنە دوای پرسیارەکانی دواتر چکە مەبەستمە بە وردی باسی بکەین تایتڵی بەرنامەکە ژەر ئەمەیە. کاک حەسەن هەموو گرفتەکانت جۆ لێ بوو یعنی ئەوەی کە کاک هاوڕێ باسی کرد لە ناوڕۆکە یاسایەکە ئەوەی کە دکتۆر چیا باسی کرد لە نەبوونی دەرچەیەک یان گرفتەکە لەوە گەورەترە ئەوەی کە کاروان باسی کرد یعنی لە عێراقدا هەر گرفتەکان بەردەوامن کێشەکان هەن ئەو کات لە پەرلەماندا بڕیار درا و یاساکە تێپەڕی و ئێوە لە کورسەکانی پەرلەمانتان چۆڵ کرد و هاتنە دەرەوە چی ئەکەن نوێنەرانی کورد لەوێ بە تەمای چین بۆ ئەم بابەتە هیچ قسەتان لەگەڵ یەکترا کردووە یعنی بابەتەکەتان تاوتوێ کردووە تێگەیشتون لەوەی کە مەترسیەک هەیە بە تایبەتی بۆ ناوچە دابڕێنراوەکان تێگەیشتون لەوەی کە بە دڵنیاییەوە ئەگەر بەم جۆرە یاسایی ئیستا بەو دابشکاریە بازنەی کە ئێستا لە عێراقدا هەیە کورد ناتوانێت بەسی کورسی شەو بچێتە پەرلەمانی عێراق و کاتە چی دەبێ؟ بەڵێ زۆر سوپاسی میوانە بەڕێزەکانتان دەکەم زۆر سپاس بۆ جۆگرانی کەناڵی گەلی کوردستان. تەبەن ئەم یاسایەکی زۆر گرنگە ئەو یاسانەی کە لە پەرلەمان دەردەچن کە پەرلەمان ئیشی دەرکردنی یاسایە بەڵام هەندێک یاسا هەیە چەند ناوەرۆکی سیاسی و لایەنی سیاسی هەبێ لایەنی یاسایی هەبێ ئەوەندە لایەنی سیاسی هەیە. ئەم یاسایی کە لە پەرلەمان کە جەنابەت ئیشارەتت پێدا یاسای هەڵبژارنەکان لە عێراقدا تەبانەوە کاتە ئێمە لە ئەنجومنی وەزیران کورد هاتە دەرەوە و هەندێک لە ئەندام پەرلەمانەکانیش هاتنە دەرەوە بە ئەو یاسایە لە بەرەوەی نەعەدالەتیشی زۆری تیا بوو وەکو کاک هاوڕێ تۆفیق جەنابی ئیشارەتی پێدا و ئاماژەی پێدا لەسەر موقعی جوغرافیە و شوێنەکان و هەر بازنێک لەسەر قەزایەک بووە. بەڵام ئەوەی کە یاساکە ئێستا جێگیر نەبووە وەکو خۆی
یاساکە ئێستا ماوێتی ئەوەی کە جەنابەت کە فەرمووت کە وتە تێپەڕیوە یاساکە تاوەکو ئێستا لە پەرلەماندا تێنەپەڕیوە لەبەر ئەوەی گیر و گرفتی زۆر هەبوو لە هەندێک لە بەندەکانی یاسایەکە ئەمە لەلایەک و لەلایەکی کە ئەوەی کە جەنابی مستەفا کازمی لەم چەند ڕۆژەی ئاخردا گوێمان لێبوو کە بەرواری دەڵێ یاساکە لە پەرلەمان ماوەتەوە ینی هێشتا ئومێدەکەیە کە دەستکاری ئەم یاسایە کورد ئەو هێزەی هەیە لە ناو پەرلەمانە بتوانێت دەستکاری ئەم بازنانە و ئەم یاسایانە بکەن. بەڵێ ئێمە کە ڕەخنەمان لەوە گرت هەروەکو جەنابی کاک دکتۆر چیە ئاماژەی بە دەستوری عراقدا دەستوری عراق دەستوریشی تەوافقیە. ئێمە کە هاتیینە دەرەوە ڕەخنەمان گرت چەندین جاریش کۆبووینەوە لەگەڵ جەنابی حەلبوسی و لەگەڵ لایەنەکانی تر بۆ ئەوەی بە تەوافق ئەم یاسایە تێپەڕێنین. ئەم یاسایە لە ئەنجامدا زۆر کێشە و گیر و گرفت بۆ عراق دەنێتەوە هەم لە ڕووی نەتەوایەتی هەم لە ڕووی پێکاتەی عراق دەشێوێنێ و دەتوانین برێن ئەم یاسایە یاسایەکی کرد و کاڵە لەبەر ئەوە ئەگەر ئێمە دیقەت بین کە جەنابی مستەفا کازمی ئەو ڕۆژە چەند ڕۆژێک پێش ئێستا کە بڕیاری ئەوەیدا کە تەحدیدکردنی ڕۆژی 6 حوزەیرانی ساڵی 2021 بکا بە ڕۆژی هەڵبژاردننی داهاتوو لە عراقدا تەبەن ئەمە بە زوربەی زۆری چاودێرانی سیاسی و بەڕای منیش بە تەسەوری منیش چەند بابەتێکی یاسایی بێ ئەوەندە بابەتێکی سیاسیە و لەبەر ئەوەی کە لە عراقدا لە مانگی ڕابردوودا کە بینیمان یەکێک لە مەتالیبەکان و یەکێک لە داواکاریەکانی خۆپیشاندەران و بە تایبەتی داواکاری شیعی بوو لە ناو خۆپیشاندەراندا ئەوە بوو کە دەبێت هەڵبژاردننی پێشوەخت بکرێ لەبەرەوەی جەنابی مستەفا کازمی ئێستا کە بۆ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەیەوێت هەرچۆنێک بێ ئەم تۆپە لە ساحەی خۆی دوور خاتەوە فڕێ بداتە ناو لاندە سیاسیەکان و فڕێ بداتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عراق لەبەرەوە ئەم یاسایە وەکو ئیشارەتم پێدا باشە هیچ قسە هەیە لە سەرەوەی دابنیشن گفتوگۆ لەسەر ئەم یاسایە بکەنەوە لەگەڵ حەلبوسی قسەتان کردویان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان گفتوگۆی لەسەر بکەنەوە ئەم یاسایە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ داواکانی نەتەوە جیاوازەکان لە عێراق بیگونجێنن داوای لەو جۆرە هەیە ئەم یاسایە کە خۆی قەرارەکەی جەنابی مستەفا کازمی کە دەری کرد زۆر پێچەوانەی دەستوری عراقیە بە پێی مادەی 64 لە دەستوری عراقیدا کە هاتووە ئەم دەستورەیە کە ئێستا لە بەردەمی هەمومانە بە پێی مادەی 64 دوو بەندە لە مادەی 64 یەکێکیان ئەڵێ پەرلەمان دەتوانێت خۆی هەڵبوەشێنێتوانێ بە زۆرینە ڕەها بە دوو حاڵەت حاڵەتێکیان ئەوەیە کە سەیەکی ئەندام پەرلەمانەکان لە کۆبوونەوەیەک لە جەلسەیەکی پەرلەمانیدا قەرار لەسەر ئەوە بدەن قەراری لەسەر بدەن کەەوە ئەم پەرلەمانە هەڵبوەشێتەوە باشە ئەمە حاڵاتێک حاڵاتی دووهەم ئەوەیە دەبێت داواکاری واتە مەتالیبێک لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێشکێش بکرێ و بە موافقەتی سەرۆک کۆمار بێتە پەرلەمان ئەو جاپەر لە پەرلەماندا گفتوگوی لەسەر بکرێ هەڵبوەشێتەوە واتە ئەمەی جەنابی مستەفا کازمی هەڵوەشانەوەی پەرلەمان بە هیچ شێوەیەک بەڵام ئاماژەی بەڵۆشانی پەرلەمان نەکردووە با 6 مانگ هەڵبژاردننی پێشوەختە بکەین و فەرموو بە ئامادەکاری بڵێ ئامادەکاریەکان ئێستا دێنە سەر ئەوە کە چۆن ئامادەکاری بۆ ئەو ماوەیە ناکرێ و بە کتوپڕی وەکو من عەرزم کردی یەکێک لە خاڵەکانەوەی ئەم یاسایە یاسایەکی تەواو نییە و یاسای هەڵبژاردنەکان بە تەواوەتی جێگیر نەبوو ئێستا لە سەروی کە بچنەوە پەرلەمان قسە لەسەر ئەم یاسایە بکەن و دەستکاری بە جۆرێک لە جۆرەکان دەتوانن لایەنە سیاسیەکانیش زەخت بکەن و ئەو لایەنانی کە پێی ناڕازی بوون کە نەعەدالەتێکی زۆری تێدایە و بە تایبەتی لە بازنەی هەڵبژاردنەکان کار قەزایەک بۆ بە بازنەیەک ئەمە نەعەدالەتێکی زۆر گەورەی تێدایە و ئێمە وەکو کورد زەرێکی زۆر گەورەی تێداکەین بە تایبەتی لە ناوچە دابڕاوەکان ئەمە قەرارێکی کە ئێمە بە پێی دەبێت پەرلەمان هەستێ یاسایەک دەربکە نەسێک دەقێکی تایبەتی تێدا بێ کە مادەی سێ قەراری 30 ساڵی 2005 هەڵبوەشێنێتەوە قەراری محکەمەی ئیتیحادی واتە دادگای باڵای فیدراڵی ئەوەی لەبەر ئەوە تاوەکو ئێستا ئەم دادگایە لە ڕووی نسابی قانونیەوە تەواو نەبووە تاوەکو ئێستا تەواو نەبوو لەبەر ئەوەش کەواتە ئەبێ بەر لە هەڵبژاردننی پێشوەختە یاسای هەڵبژاردن هەبێ کۆمیسیۆنێکی دیاریکراو هەبێ و دادگای فیدراڵیش هەبێ بۆی مسادقە لەسەر بۆی مسادقە لەسەر ئەوە بکە لە ئاخیریا هەموو ئەنجامی هەموو هەڵبژاردنەکان دەچێتە دادگای باڵای فیدراڵی دەبێ ئەو مسادقەی لەسەر بکە و دەبێ ئەو نەتائیجەکان ڕابگەیەنی زۆر باش ئەمە حاڵەتێک و حاڵاتی دووهەم ئەگەر ئێمە سەیری بار و زروفی عێراق بکەین دەتوانین برین
ئێستا هەروەکو لە بەیانەکەی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژارنەکانیشدا دیاری کرابوو کۆمیسیۆن کە بە خۆی وتی ئێمە بۆ مەوعیدە پابندین کە هەڵبژاردن بکەین بەڵام بەمەرجێک ئەم دوو خاڵە زۆر گەنگە لە ڕووی اقتصادی و ئیدارەی هەڵبژارنەکان لەبەر ئەوە موازنەیەشی تایبەتی دەوێت ئەو موازنە دەبێ حکومت پێی هەستێ بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان بۆ کۆمیسیۆنی باڵا و جەوێکی باشی بۆ بڕەخسێنێ و لە دوای ئەوە کۆمیسیۆنی باڵا ئەرشی حکومەتە کە ئەوە مۆنەزەمەی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی مەدەنی لە ناوخۆی عێراقدا ساز و ئامادە بک بۆی چاودێری ئەم هەڵبژارنە بکەن و لە لایەکی تریش من دەمێ سەرنج بۆ شتێکی کە ڕابکێشم ئەمەی کە باسمان کرد بە کۆی ئەم خاڵانە و لە ڕووی فەنیشەوە ئەو مۆعیدەی کە جەنابی مستەفا کازمی دیاری کردووە مۆعیدەکەی 6 حوزەیرانی ساڵی 2021 کە دیاری کردووە مۆعیدێکی زۆر نەگونجاوە باشە لەبەرەوە ئەو کاتەمانجی ڕەمەزانە باشە ئەگەڕێ مۆلات لەسەر و بابەتە حەزەکەم کاک هاوڕێ قسەیەک لەسەر مۆعیدەکە بکەین کاک هاوڕێ 6 ئەوەی کە هێزولایەنە سیاسیەکان دەیڵێن کۆمەڵێک موبەڕیری زۆر هەیە لەسەرەوەی کە 6 کاتێکی خراپە باز لە سەرەتای مانگی نیسانەکەن دوو مانگ بێتە پێش یان لە دواخستنی بۆ مانگیدا باز دەم دوو ناونیشانە لەم دوو کاتە شەکرێت تەنانەت دەوترێ هەلبوسی کە لەگەڵ مانگی چوارەکەیە مانگی نیسانەکەیە باشە گرفتەکان لەو کاتەیە چییە و ئایا کۆمیسیۆنی عێراقی ئەو کۆمیسیۆنە نوێی کە ئێستا هەیەوەی پێش و هەڵوەشایەوە توانای ئیدارەدان و قودرەتی ئەمەی هەیە پێش هەموو شتێک هەڵبژاردننی پێشوەخە دوو لەمپەری گەورەی لە بەردەمایە لەمپەرێکیان سیاسیە لەمپەرێکیان قانونی و دەستوریانی جوان بە شەکلێکی لایەنە سیاسەکەی ئەوەیە کە باسی هەڵبژاردننی پێشوەختەکەین پێشەوەی باسی قانونی هەڵبژاردن کۆمیسیۆن وادەی گونجاوکەین پێویستەکە باسی قێرانە سیاسەکە بکەین ئێستا لە عێراقا شتێکەیە ناوی حەشدی شەعبیە حەشدی شەعبی هەر حزبێکی شیعی ملیشایەکی چەکداری هەیە بە حزبی داوەتەوە بە موقتەدە سەدرتەوە هەمووی هێزیشی چەکداری تایبەت بخۆیان هەیە پرسیارەکە ئەوەیە ئەمانە کە هێزی چەکداریان هەیە چالاشی ئابوووریان هەیە مخابراتی خۆیان هەیە سژنی خۆیان هەیە خەڵکە گرن خەڵک سژنەکەن ئەمانە کاریگەریان لەسەر هەڵبژاردننی پێشوەخت چیە بێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئێستا عێراق بە جۆرێک لە جۆرەکان لەژێر ڕشکێفی کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە ئێمە جاری پێشوە هەڵبژاردنمان نەکرد بە پێی دەستور کوتلەی گەورەی ناو پەرلەمان ڕاستپێرێ بێ بە سەرۆکی حکوومەت بەڵام بەڕێز مستەفا کازمی نە کوتلەی هەبوو نە هیچیە بوو کەواتە بە معنایەک لە معناکان هەڵبژاردنەکەمان زەربی سەفر کردەوە کەواتە کە ئێمە هەڵبژاردنەکەین و بە خەڵکە خێنە بەر سنووقەکانی دەنگان ئەوە ئیرادەی ئەوان نییە شەیەکا بە سەرۆکی وڵات ئەوە ئیرادەی ئەمریکا و ئێرانە بڕیارەیەن لەسەرەوەی چێ بڕیار بەدەستی یەکەمی عێراق بێت کەواتە لە بنچینەیە تاقیکردنەوەی دیموکراسی لە عێراق بۆ خۆی لەژێر پرسیارایە ئەمە خاڵی یەکەم خاڵێکی تر کە جانبی قانونی و شەکلیە یەکەم ئێمە دەستورمانەیە قانونمانەیە بەڵام دەستور دایکی قانونەکانە لە پێش دەستور لە پێش قانونەوەی لە ڕووی ڕیزبەندیەوە یەکەم شت دەستورە دووەم قانونە دەستور ڕوونی کردوێتەوە پێویست بە گفتوگۆکردن ناکە دەسەڵاتی سەرۆکوەزیرانی هەڵبژاردننی پێشوەخت بکە ئوستاز زۆر بە باشی ڕوونی کردەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم کێشەیەک لەمە گەورەترە بە پێی دەستورە بێ ئەنجامی هەڵبژاردن دادگای دەستوری پەسەندی بکە دادگای دەستوری ئێستا نەماوە و ئێستا ئەوان پرۆژە قانونیشیان هێناوە ئەگەر ئەو پرۆژە قانونە بۆ دادگای دەستوری سەر بگرێ ئەگەر ئێمە باسی مادەی 140 بکەین لە ڕووی دەستوریەوە تۆ بچی تانەی لێبیت باسی ڕێوایەتێکی ئیمامی عەلی بۆکە لەسەر مەسەلەی ئەرزوخات بە پێی تەفسیری ئیمامی عەلی یعنی ئێستا پرۆژە قانونی هێناوێنە بۆ پەرلەمان ئاگادار بە پرۆژە قانونێکە کە ئەوێت تەفسیری دەستوری بە تەنها بەس نەبێ لە پاڵ تەفسیری دەستوریە تەفسیرێکی تائیفیشی بخەنە ناو باشە کە تۆ محکەمەی دەستوری نەبێت چۆن هەڵبژاردننی پێشوەختەکەی ئەمە خاڵێکی تر ئێمە کە ئێستا داوای هەڵبژاردننی پێشوەختەکەی ئەمە وەکو وتم لە سەرەتایە داواکاریی شیعیە نەداواکاری کوردە نەداواکاری سوننەیە بەڵام ئەوەی کە کێشەکەی گەورەتر کردووە ئەوەیە کە ئێستا کورد بەهۆی ململانی ناوخۆی خۆی و بە تایبەتی بەهۆی قەیرانی دارایی ئێستاکە ئەمەم قساناکەین ئەگە بڕی کۆمنت بخوێنیتەوە لە فەیسبوک لە دیجیتەڵ میدیای گەلی کوردستان کە دابەزیوە ئێمە باسی مەسەلەی کورد و کوردستانەکەین بەداخەوە خەڵک ژنێومان پێەیە
کەواتە بارودۆخی کاتوتە پێشەوە کە ئێستا خەڵک داوای موچەکەیەکە داوای کارەباکە داوای ئاوەکە ئەم داواکاریە بۆ بە داواکاریشی نیشتمانی شیعەیەکیش و سونەیەکیش و کوردێکیش و تورکمانێکیش داوای کارەبا و ئاو و خزمە گوزاریەکە لە بنچینە ئەوەی کە وای کردووە مستەفا کاسمی بێ بە ئەستێرەیشی گەورەی هەڵبژاردن و وەکو پاڵەوانیشی نیشتیمانی دەرکەوێ ئەوەیە کە مستەفا کازمی باز لەم شتانەکە ئێمە لە شوێنەکانی ڕێکڵام بۆ مستەفا کازمی بکەین و ئەزانین کە هەڵبژاردننی داهاتوو ئەوەی کە بڕیارەیە لەسەر ئەوەی شێ سەرک وەزیرانی عێراق بێ نەدەنگی منە نەدەنگی تۆیە ڕێکەوتنی بینی ئەمریکا و ئێرانە من داوای لێبوردن لە دەنگدەرانەکەم ئەمە بێ ڕێزیکردن نییە بەرامبەر بە دەنگی خۆم بەرامبەر بە هەموو ئەو دەنگدەرانی کە لە بەیانی زۆشن لە بەردەم سنۆخەکانی دەنگانە ڕاوەسن بۆی دەنگ بن ئێمە بینیمان لە ڕابردووە دەنگانی خەڵکی عێراق بڕیاری نییە کێبێ بە سەرک وەزیران قاسم سولەیمانی و سەفارەتی ئەمریکی بڕیاریانە چێ سەرۆ کۆمار بێ چێ سەرک وەزیران بێ چێ سەرۆشی پەرلەمان بێ ئەوەی بەلای منەوە کێشەیە خاڵە ئەوی ژەوەیە کە لە پەنای دەسەواژەی خزمەتگوزاری و هاوڵاتیکردە پیلانژێڕیەکە بینم کە ئەوی ژەوەیە کە ئەم پیلانژێڕیە ناوێت دەوڵەتی هاوڵاتی دروستکە خۆ ئەگەر دەوڵەتی هاوڵاتی بوونی دموکراسی دروست وایە پێویستی نایە کە گەنجەیشی هەڵەبجە و سلێمانی و سەیسایە قوبادینان بڕابشێ بۆ ئەوروپا و لە ئیجە بخینچێ و بەڵکو خوایە لە وڵاتیشی ئەوروپی ئیقامی بنێ ئێمە لە دەوڵەتی عێراقین و دەوڵەتیشی دموکراسیە و شانازیمان پێوە کرد هیچ کێشەمان نەبوو ئەوەی کێشەمانە ئەوەیە کە ئەوێت لە پەنای هاوڵاتی بوونا لە پەنای ئەو شتەی پێڵێن دیموکراسی نیمچە ڕاستەوخۆ شتێ دروستکەن کە دیسانەوە بەرگێکی تاعیفی هەیە لە نەتیجە کازمی شیعە و عەرەبیشە خۆڕێگەیان نایە تورکمانە بێ بە سەرک وەزیرانی عێراق خۆڕێگەیان نایە کوردێکی تەکنۆکرات بێ بە سەرک وەزیرانی عێراق یعنی ئەو داواکاریانەی کە ئێستا هەیە لەژێر بەرگی خزمەتگوزاری و بەرگی تەکنۆکرات لە ڕاستیا پڕۆپاکەندەیەکە بۆ هەڵخەڵەتانی خەڵک ئێمە دووبارە لەبەردەم کێبڕکێیەکی تری تائیفیین بەڵام بە ناوی ئاو بە ناوی کارەبا بە ناوی هاوڵاتی بوون باش کاک دکتۆر چییە یاسایەکەی باس کرد یعنی گرفتە یاسایەکەمان بینی و کاک هاوڕێش بەڕاستی و کاک حەسەنیش ڕوونی کردەوە دەبێت بچینە سەر بابەتی کورد و بەشداری کورد و چۆنیەتی چوونە ناو ئەم پرۆسەیە لە لای کوردەوە جارە پێشوەختە ئێمە کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم تاریخ دیاریکردن و ئەم یاسایە و ئەم گرفتە تەکنیکیانە و ئەم گرفتە سیاسیانی کە هەن بۆ کاتی هەڵبژاردنەکە بکەین چۆن بچینە ناو ئەم پرۆسەیەوە بەڵێ یەکێ لەو سیناریۆیانەی کە باسەکرێ ئەماژەی پێبم کە مانەوەی کازمیە تا 2024 و تا 2005 و ئەمە گەمەیەکی سیاسیایە ئەیکات بۆ ڕازیکردنی یاخود هێورکردنەوەی خۆپیشاندەرانی شەقام چونکە مەهامی کازمی هاتنی ئەم حکوومەتە بۆ دوو مەهام بوو دادگاییکردنی بکوژانی خۆپیشاندەران لەگەڵ ئەعلانکردنی انتخاباتێکی پێشوەخت هەڵبژاردنێکی پێشوەخت بەڵام هەڵبژاردنێک کە بێ انتخاباتێکی شەفافی نەزیهی بێگەردی دادپەروەرانە بێت کە ئەمەش نابێت لە عێراقا و مستەحیلە یعنی کە لە عێراقا ڕووبات تاوەکو دەردی کاک ئوستاز هاوڕێ ئاماژەی پێکرد تاوەکو هاوکێشەی ئێرانی و ئەمریکی ڕێک نەکەون کەواتە ئەم هاوکێشە سیاسیە کە لە عێراقایە دەرەنجامی با بڵێین پەشیمانی واشنتۆنە کە لە سەردەمی دیموکراتەکانە عێراقی لەسەر سینەیەکی زێڕین بەخشی بە تاران و تا گەمەی سووریا لوبنان لیبیا کۆی گشتی ناوچەکە تەوافقێکی سیاسی تەوافقێکی ئێرانی ئەمریکی ئەمانە دروست نەبێ ئەم کێشانە هەروە هەپەسێرێ بە کوردەکەی ئێمە چی بکەین وەکو کورد ئێمە بەداخەوە کە کورد لە چاو دەوڵەتداری و دەوڵەتبوونی عەرەبە و ئەزمموی عەرەب لە حکومداریە ئێمە ئەو زعفە سیاسی و قانونیەشمان هەیە حقیقەتێکە کە ئێمە زۆربەی قانونیەکانمان ئەیزانین چ لە ڕووی فقهیەوە چ لە ڕووی دستوریەوە چ لە ڕووی فەلسەفەی سیاسیەوە ئێمە هێندەی خەریکی یەکتر شکاندین یەکتر ناشرینکردنین تەخوینکردنی یەکتر سەنگەر لە یەکگرتن ناتوانین لە ئاستی بابەتە نیشتیمانی و نەتەوەیەکانە یەک بین کە بتوانین چۆن بتوانین خۆمان بپارێزین
لە دوژمنان و نێرانی کورد چۆن بتوانین بەرگری لە شوناسینەتەوەی بکەین. ئەوە تا ئێستا بە هەموو ئەم پەرلەمانتارانی کە هەمانە لە بەغدا تاوەکو ئێستا نەمانتوانیەوە فشارێکی ئەو تۆ بخەینە سەر حکوومەتی بەغدا تا ئەم لەحزەی کە ئێمە و میوانە بە ڕێزەکانیشتان قساکەین خاچی کوردستان تۆباران نەکرێ لەلایەن وڵاتێکی داگیرکەرەوە کەواتە بۆ ئێمە بچینە مەعمەعەیەکی سیاسیەوە سوور دەرەنجامەکەیە زانین ئێمە ئەبێ لە مفاوەزاتی سیاسیمانە بە حکمی ئەوەی ڕێژەیەکمان هەیە لەم خاریتە جیۆسیاسی عێراقیە بتوانین زیرەک بین نەقلەکانمان وەکو نەقلەی شەتڕەنج لەگەڵ لایەنە سیاسەکانە لەسەر ئەساسی ئەخز و عەطا و لەسەر ئەساسی تەوافقاتی سیاسی بێ کە اعتراف بە کەیانی دەستوری کراوە لە دەستوری کەیانی هەرێم کراوە لە دەستوری 2005 کورد شەریکێکی ڕاستەقینەیە کە من ئەڵێم کەمینەیەکین کەمینەیەکی پەرلەمانین بەڵام ئێمە شەریکێکی ڕاستەقینەین لە عێراقا و ئێمە شەریکێکی ڕاستەقینی لە دروستکردنەوەی عێراقی نوێیە کەواتە ئێمە دەردی جەنابی مام جەلال باسی کرد لە 100 ساڵ پێش ئێستا ئێمە حکمی فیدرالیمان پێدراوە لە کە سنووری ئێمە جەبەڵ حەمرینی ئێستا چۆن لایەنە سیاسی عێراقیەکان پاش 100 ساڵیانوێ و یعنی بەنەوەی لە نەوەکان فیدرالیەتیان زۆرە فیدرالیت بەلای ئەوانەوە زۆرە کە بەخشیویانە بە کورد و ئازان ئینجازێکی زۆر گەورەیان بۆ کردووە بەڵام ئێمە چی بکەین تاوەکو لەم دەرچە یاساییانە دەرچین ئەم دەرچە دەستوریانە تاکە چەتر کە ئێمە بەپارێزێ لە ئەزمموی شۆفێنیەتی عەرەب و لە سراعی معسکەری شیع و معسکەری سنی دەستورە بۆ دەستورە چونکە کە تۆ پابند بووی بە دەستورەوە هەرچی مؤسساتە نێو دەوڵەتیەکان هەیە وڵاتان هەیە تعاملیان لەگەڵ دەستوری وڵاتەکەتایە کە تۆ پارێزگاری لە دەستورەکەت بکەی مافە دەستوریەکانت ئەچەسپێنرێ و ئەبێ فشاری سیاسی و فشاری دیبلۆماسی و فشاری ئابووری و هەموو فشارە مەدەنیەکانیش بخەیتە گەڕ لە پێناو بەدیهێنانی مافە دەستوریەکانە کاکاڕۆی ئاماژەی پێک دێمە کێشەی خاکمان ئێمە کێشەی نەوتمانێ ئێمە کێشەی خوێنمان هەیە ئێمە کێشەی نەخشەی سیاسیمان هەیە تاوەکو ئێستا لە نۆی چواری 2023ەوە نەمانتوانیوە یەک ناحیەیەکچی ئەبی گەڕێنەوە سەر خاکی هەرێمی کوردستان طبعاً ئەمەشە گەڕێتەوە بۆ جانیبە سیاسیەکە و جانیبە قانونیەکە کە هەردوو کابینەکەی نورالمالیکی و پاشان عەبادی و کابینەکانی تریش کە بەشدارن لە پەکخستنی مادەی 140 و ئێمە لە ئەخیرا ناونیشانێکمان پێ بەخشرا کە جەنگاوەرێکی باشین و توانیمان بەرگری لە خاکی عێراق بکەین بەڵام بەچی چوو بەچی چوو کە تاوەکو ئێستا نە ئەمریکیەکان یەنە جواب لەسەر کێشەی ئێمە کە ئەوە تا ئێمە بردومانەکرین قەسفەکرین هاوڵاتی سڤیل ڕۆژانە بێ بە قوربانی ئەو تا لە شار باشێر لە شیلاتزێ لە هەموو شوێنێ ئێمە ڕۆژانە خوێنە بەخشین بەو خاکە کەواتە ئێمە لە بەرگریەکی نەتەوەیان لە بەرگریەکی نیشتیمانیان لە بەرگریەکی نیشتیمانیان بەڵام بەهۆی ململانی حیزبیەکانی خۆمانەوە لە هەرێمی کوردستان نەمانتوانیوە ئەو کۆمیتە کوردستانی کە ئاماژەم پێکرد لە بەغدا کۆمیتەیەکی سیاسی بەهێز دروست بکەین و سەرکردایەتیەکی کوردستانی بەهێز دروست بکەین بتوانین هاوشێوەی لایەنە عەرەبیەکان پێداگری لەسەر مافە دەستوریەکانمان بکەین طبعاً محاصصە و تەوافقی سیاسی بەڵێ ئەویش دەرچەیەکە بیتە سەر حەقیقەت دژی بنەمای دیموکراسی ئەگەر بەپێی بنەماکانی دیموکراسی بێ کەواتە سوننە و کورد دەبێت دەست لە مەوزوعەکە بشۆن و خۆمان تەسلیمی شیعە بکەین چونکە نزیکەی لە 155 بۆ 60 بەپێی ئامارەکان پێکهاتەی عێراق شیعەیە ئەبێ هەموو لایەنەکان و هەموو پێکاتەکان دەست بشۆن و خۆمان تەسلیمی شیعە بکەین بەڵام بۆ ئێمە پەنامان برد بۆ تەوافقی سیاسی محاصصەی سیاسی لە پێناو بەرژەوەندی سیاسی یەکپارچەی خاکی عێراق کە ئەمەش ئەرکێکە ئەرکێکی دەستوریە بەپێی دەستور بەخشراوە بەچێ بە سەلاحیات ئەو سەلاحیاتی یەکڕێزی و یەکپارچەی خاکی عێراق کە ئەرکی سەرۆکی کۆمارە کە پشکی کووردە لە ناو کوردیشتا پشکی یەکێتیە کە ئەبێ ئێستا سەرۆک کۆمار هەوڵێکی تەواو بات بۆ پاراستنی یەکپارچەی و یەکڕێزی خاکی عێراق چونکە ئەگەر بێت و شیعەکان یاخود ماڵی شیعی یاخود لایەنە شیعەکان پەنابەرن بۆ ئەوەی کە یاسایەک دەرچێنن یاخود تێپەڕێنن دش بە بەرژەوەندیەکانی کورد کەواتە ئەوە بێتە هۆکارێکی دەستوری بۆ هەڵوەشانەوەی خاریتەی سیاسی عێراقی کە ئەمەش تاوانێکی دەستوریە و دەستور ڕێگەی پێدەیە و ئەم سەلاحیەتەی بەخشیەوە بە سەرۆکی کورد. زۆر باشە کاک دکتۆر کاروان یعنی گرفتەکە ئەوەیە لە دوای ئەوەی ئەو یاسایە بە جۆرێک لە جۆرەکان گفتوگۆی لەسەر کراوە قسەی لەسەر کراوە هەتاوەکو ئەم ساتەوەختی کە ئێستا ئەم بەرنامەیەکەین و هەتاوەکو کاتەشی کە مستەفا کازمی کاتەکەی دیاری کردووە و من ئەمە ڕێی خۆمە یعنی
پێم وایە قسەی کازمی دەچێتە سەر مەبەستم لە دیاریکردنی ڕۆژەکە نییە مەبەستم لە هەڵبژاردننی پێشوەختەکەیە بەڵام بۆچی لەو کاتەوە تا ئێستا خەمساردانە کورد مامەڵە لەگەڵ یاساکە و لەگەڵ میکانیزمەکان و لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقاکە ئەم بەزمەی کە لە ناوخۆی کووردا هەیە هۆکارە یان شتێکی تر هەیە کوردوا بە خەمساردی لە بابەتەکە ڕوانێ دڵی پێم وایە خەمساردی کورد دەگەڕێتەوە بۆ نەمانی ئیرادەی نەتەوەی ئینتیمای نیشتیمانی ئەو پرەنسیپانەی کە کاتی خۆی شۆڕش و کۆمەڵ شتی لەستا هەڵگیرسا هۆکارەکانیش هەمومان دەزانین هۆکاری زۆرە ئێستا لە بەغدا من پێم سەیرە من دەستخۆشی لە هەندێک لە پەرلەمانتارەکان دەکەم کە لە پیاوەتی خۆیان یعنی مام لێ هاتووە کە ببینن پەرلەمانتارێک بچێتە سەر جێیشێکی بابڵێن ئەو جێشێک کە خەڵکی تعریبی هێناوە بۆ ناوچەی خورماتوو کاتێک کە پەرلەمانتارێک دەبینم یان مەسوولیی حزبی دەبینم بەڕاستی دەستخۆشیانێ دەکەم زۆر دڵم پێ خۆش دەبێت یعنی شتەکە وای لێ هاتۆ بۆتە حاڵەت کە ببینی یەکێک لە بەغدا یان لە شارەکانی تری عێراق دیفاع لە مافی کورد بکە کاکە ئێمە میلەتێکی شەرمنین لە داکۆچکردنی لە مافەکانمان ئەو هەم برادرە لە بەغدا سەدان کەس لە بەغدا هەندێک پەرلەمانی لێ دەرسێ ئێمە خەڵکمان هەیە 20 ساڵە بۆ 20 ساڵ دەسێ دو سێ ساڵتر لە وەزارەتەکان داوام دەکات فەرمو خەڵک هەیە هەر نایناسێ چیان کردو بۆ کورد تا ئێستا بۆ شەخسی و بۆ هەندێک خەڵک بە دانانی کۆمپانیا و دانانی بزنس و ئیشی پارە و سەفەر و سیاحەت من ئێستا یەک دیزلاوم نایە 15 ساڵە لە بەغدان لە وەکیل وەزیر و لە بەڕێوەبەری گشتی و ڕاوێژکار و لەو شوێنانەی کە کەس نایان بینێ بەڵام ئیشیان سەفقات و ئەوانەیە کاکە ئەو خەڵکانە ورەی میلەتیان نێشتووە ئەم انتخاباتی ئەم جارە ببینە خەڵک تۆ یەکێک لە هاوڕەکان باسیەوەی کرد کە خەڵک ڕیزی دەبەست لە بەیانیەوە زوو دەچێت هەڵبژاردن ڕابرد سەدا چل بوو ئەم جارە بزانە سەدا ئەوەن چلیش کەمتر کە خەڵک ئیرادەی نەماوە خەڵک بڕوای متمانێ بە فەرمەوە پەرلەمانتار کاک حەسەن لێرە پەرلەمانتارە لە بەغدا کۆمەڵی هاوڕێترمان هەیە پەرلەمانتارن لە بەغدا گەورەترین کێشەی پەرلەمانتارانی کورد لە بەغدا ئەوەیە سایەیەکیان نییە چەترێکیان نییە کە لەژێر ئەو چەترە دەنجان یەخەن و بچن دوای دیراسەکردنی هەر دۆزێک هەر بابەتێک کە دێتە پێش ناو پەرلەمان بچن مناقەشەی بکەن بچن داکۆچی لە کورد بکەن دێنە دەرەوە تەلەفۆن دەکەن بۆ ئەوانەی کە دەستیان دەڕوا بە حساب دەستیان دەڕوا لە حسابی کورد لە پۆستە گەورەکانن دەڵێ ئیشی من نییە کاکە من چەند حاڵەتم لایە پەیوەندیان کردوڵەن ئیشی ئێمەنی ئەمە یەک دووش بێنەوە سەر کوردستان ئێمە لە کوردستان سیرکە داعش بە ساڵێک هات لێرە ئەو ناوچەیە داگیر کرد درۆنی دروست کرد فڕۆکەی بێفڕۆکەوانی دروست کرد کاکە پێشمەرگەی پێ بردومان دەکرد ئێمە لە هەرێمی کوردستان لە 91ەوە دەسەڵاتین بە بەداخەوە کە دەسەڵاتێکی ئەوەی کلێپتۆرکراسی پێدەوترێ ئێستا لە هەموو دنیا سومعی کورد چووە لە کوردی باشوور تا ئێستا بزانام ساحێبی چین تا بزە کارگەیەکی دروستکردنی فیشەکمان هەیە کاکە ئێمە ئەگەر لە ناو خۆمان بەهێز نەبین ئێمە لە ناو خۆمان بەهێز نەبین هەرگیز ناتوانین نەدانیشین بەرامبەر بە مالیکی نە کازمی نە ئەوانی دوای کازمیش کاکە کێشە لە مالیکی و لە کازمی نییە من لە جێ مالیکی بم یەک بست خاک نادەم بە کورد چکە پێم وایە هەموو خاکی عێراق و ئەو تا عەرەب هاتووە تا ژێر باڵمە ناو شارەکانی ئەوانە کە پێشتر هەرێمی کوردستان بوون فەرموزانە عەرەب 2 ساڵتر ڕێژیان دەبێت بە چەند لەبەرچی لەبەرەوە ڕوئیامان نەماوە و پلانمان نەماوە ئێمە باسیەوە دەکەن کە عەرەب کوایە لە ناو خۆیان پەرتەوازن شیعە پەرتەوازەیە ئەسڵەن من پێم وایە ئەو کارانە کە شیعە دەکات زۆر بە بەرنامە دەیکات فەرموستێری کەرکووک بکەن حکمی عسکارتاری لێداناوە پارێزگارێکی دژە کوردی معیاری 24 لێداناوە اینجا دەمێنێتەوە سەر ئەو یاسا هەڵبژارنەی کە ئەو هاوڕێمان وتی وا هێشتا لە پەرلەمانە نەچۆتە دەرەوە و دڵنیاش بن ئەو یاسایە وەکو خۆی کە ئەوان دەیانەوێت دەریش دەچێ و نوێنەرانی کوردیش ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لە دەرەوەی پەرلەمان تەوقیعیشی دەکەن تەوقیعیشی نەکەن دەبێ ملکەتی ئەو یاسایە بن لەبەرچی لەبەرەوەی دەزان ئێمە پەرتەوازین کاکە ئێمە خەڵکمان لێ هاتووە بە پارە و بە کۆمپانیا و بە بزنس و بە وعدی پۆستی دواتر قەناعەتیان پێ دەکرێت لەبەر ئەوە من بەڕاستی زۆر خەفەت دەخۆم کۆمەڵە پەرلەمانتارمان هەیە دەیانێت ئیشی باش بکەن لە بەغدا بەڵام دیسان بیرمان نەچێتەوە پەرلەمانتارەکانیشمان فراکسیۆنەکانیشمان دژی یەکترن ئەم ئیشێک دەکە ئەم دەست لە پاڵ فراکسیۆنێکی تری یاخود حیزبێکی تری بەهێزی شیعە بێت یان سوننە بێت بەناوعێکی تر دێ باسی بابەتەکە دەکات کاکە کێشەی ناوخۆی کوردستان ئەو دارەی داڕزاندووە ئەو دارە جوانەی کە هەرێمی کوردستان بوو نمونەیەکی ئەگەر بەڕووکەشش بێ نمونەیەکی جوانی دیموکراسیمان پێ دروست کرد بوو بانگەشەمان بۆ دەکرد بەڵام ئەو نمونەیەش نەما نەناو خۆمان داڕزاوین کاتێک ئەمە لێرە باسی کەرکووک دەکەین فراکسیۆنێشتر چەند پەرلەمانتاریش باسی دزی و جەردەیی دەکەن لێرە ئەو باسی نازانم سەگە لێرە باسی گومرگ و نەوت و
کۆمەڵێک تاوان و هەڵەی قوڵ دەکەن کە لە کوردستاندا هەن ئەمانە سمعە و هێز و سنجی کوردیان لە بەغدا نەهێشتووە ئینجا لە هەمووشی خەتەرتر ئەوەیە کە ئێمە خەمساردن وەکو جەنابەت ئاماژت پێ کرد فەرمووی ئێستا هەڵوێستمان چیە لەسەر ئەم یاسایە ئەم یاسایە ئەسڵ هەر باسش ناکەن لە ڕاگەیاندنەکان کاکە ئەمە مەترسیە بەڕاستی بۆ نوێ عەبر ڕاستە لە ئەم هەڵبژارنی ئەم جارە باوی حیزب نامێنێ من لەگەڵ ئەوەم باوی حیزب نامێنێ شخص دێتە پێشەوە شخصی پاک خەڵک بە دوای خەڵکی پاک و باش و بە ڕەوشت و دەست پاکدا دەگەڕێ بەڕاستی وڵات یعنی نیشتمان پەروەر لەبەر ئەوە دەوری حیزب کەم دەبێتەوە حیزب دەبێت ناچار بێ ئەم جارە ناچار بێت بە زەڕەبین بگەڕێ خەڵکی محتەرەم دۆزێتەوە بۆ خۆی چووکە دەزانێت باوی حیزب نامێنن حیزبەکانی کە تا ئێستا لە حکمدا بوون لە عێراق لە کوردستان وەکو پێویست نین بە تایبەتی ئەوانەی عێراقەکە بێنە سەر باسکردنی ئەوان هەر وێرانەیەکن هیچیان نەکردو بۆ ئەم خەڵکی ئاستەر باری ئەو هەموو پارە و داهاتێک کە هەیان بووە بەڵکو وەزعەکانیشان لێ قۆڕتەکردنەوە لەبەر ئەوە ستایلی مۆدیلی هەڵبژاردنیش لە مۆدۆ لە عێراق دەگۆڕێ ئەم هەڵبژاردنش من زۆر لێ دەترس ئەم یاسای هەڵبژاردن زۆر لێ دەترسم من قەناعەتم وایە کە ئەمەش وەکو خۆی تێدەپەڕێ نەک کەرکووک ناوچەکانی تری کوردستانیش ئێمە چۆن ئێستا ناوچە داگیرکراوەکان لە ئەرزی واقع لە دەست ماچووە بەهۆی پەرتەوازەیی و نایەگرتوویمان ئەم یاسایە کە یاسای هەڵبژاردنە وا دەکات لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئێمە بە شێوەیەکی یاسایی ئەم شارانە لە دەست بدەین بەیانی پارێزگاریشتر بۆ کەرکوو دادنەوە ئەگەر ئەوەی ئێستا بە وەکالەت بێ پارێزگاری ئایندەمان پارێزگارێکی عەرەب و شەرعی دەبێت بە پێی یاسای نوێ کە زۆرینەی عەرەبە یاخود بە لەگەڵ تورکمان ڕەنگە زۆرینە پێک بێنن تەڵان دەچێتەوە لای عەرەب لەبەرەوە دیسان پشتی کورد دەشتێ هۆکارەکەشی هەموو خۆمانین کە ئەوەندە ساڵی ڕابردوو کە لە ئیشی هەڵە و ناماقۆڵی هیچی ترمان نەکردووە لەسەر بەسەری دەستوریش بەڕاستی ناڵم پێکەنم پێدێ بەڵام یعنی بەەوە پەس دەبم کە باسی دەستور دەکەین ئێمە خۆمان ئیمان نە بە دەستور هەیە نە بە یاسا هەیە لە کوردستان یعنی چی داوای لە عێراق دەکەین ئەوە بە خۆشی خۆی بێ دەستورمان بۆ جێبەجێ بکات زۆر تۆ باسی هیچ نەبێ باسی بە نمونە باسی بە یەکسانی دابشکردنی سامان و داهات و هاوڵاتی بوون لە عێراق و ئەوانە دەکەین بەڵام ئێمە خۆمان لە کوردستان کەی هاوڵاتی بوون هەیە کەی سەروەت و سامانی ئەم میلەتە و ئەو وڵاتە بە یەکسانی دابش دەکرێت یعنی بۆ بانێکە و دوو هاوا سیاسەتی بانێکە و دوو هاوا پەیڕۆکەین ئێمە خۆمان تا خۆمان چاک نەکەین دەست خۆش کاتی کەماوەدەمێ هەرگیز ناتوانانی لە دو قسەکانی خۆی بکە کاک حەسەن دەردەدڵەکان زۆر بوون بەڕاستی و ئەوەی کە لەسەر تایبەت بە هەڵبژارد و چوونە ناو پرۆسی هەڵبژاردنەوە بوو یعنی شیکاری و ڕوونکردنەوەی زۆری لەسەردرا من 2 دقە کاتم ماوە دەمەوێت 2 دقیقە بە ئازادارە قسەی خۆت بکەی و وەکو ئەگەر بشتوانی باسێکمان لەوە بۆ بکەی خەڵک ڕەنگە ئێستا لێم پرسێ کاک حەسەنی لێ و لی نەپرسیوە لەسەرەوەی کە ئایا دوای جەژن ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا دەکرێت هیچ زانیارێک تێ لەسەر ئەوە گەر شتێک لەسەرەوە بڵی و دو قسەکانی خۆت بکەی سوپاس دەکەم تەبەن ئەو قسانەی کە جەنابی کاک دکتۆر کامەران کردی زۆر ڕاستە کاروان مەبەست دکتۆر کاروان عەفوو یەکڕیزی و تەبایی ماڵی کورد زۆر گرنگە لە بەغدا چەند هێزە سیاسیەکان لێرە لە کوردستاندا یەک بن بە قووەت بن بە یەک قوتاب بە یەک قسە بە یەک هەڵوێست قسە لەگەڵ بەغدا بکەن ئەوەندە بۆ ئێمە لەوێ قانجازی هەیە بەڵام دەربارەی ئەوەی کە ئەندام پەرلەمانەکان و کەوانی لە بەغدا هیچیان نەکردووە ئێمە قسوورمان نەکردووە دەربارەی ئەوە لەسەر پرسە نەتەوایەتیەکان لەسەر کێشە نەتەوایەتیەکان لەسەر بۆ نمونە لەسەر ئەم یاسایی کەوا دەرچوو هەمومان یەک هەڵوێستمان هەبوو ئەم یاسای ئەنجومەنی هەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان یەک هەڵوێستمان هەبوو یاسای نەوت و خاز یەک هەڵوێستمان هەبوو ئەو یاسایانی کە ڕاستەوخۆ پەیوەندی و چارە نووسازن بە گەلی کورد هەمومان یەک تەبین بەڵام لێرە ڕێی جیاواز هەیە ڕێی جیاواز هەیە ئەمانەی کە ئەو ئێڵێ زۆر ڕاستە و هەرچەندە کە لە هەرێمی کوردستان ئەمانە هەبێ و لە عێراقیش بە هەمان شێوە عێراقیش پڕە لە گەندەڵی عێراق سەرتاسەر هەر هەمووی بە کورد و شیعە و سوننە و عەرەب و هەموو کەمە نەتەوایەتەکان لە گەندەڵێکی تەواو تێوەگلاوە ئەمە شتێکە نکۆڵی لێ ناکرێت لەبەر ئەوە سیاسەتی عێراق ئاڕاستەکردنی سیاسەتی عێراق هیچی بەدەست خەڵکی سیاسی عێراق نییە هیچی بەدەست کارکتەرە سیاسیەکانی عێراق نییە هیچی بەدەست ئەوانە نییە کە ئێستا تەمسیلی سەرۆکایەتی عێراق و هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق دەکەن هەمویان لەژێر هەیمنەی
دەوڵەتی عوزمادان وەکو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوە ئێران ئەوە تورکیا هەمویان لەبەر ئەوەی عراق بەم حاڵی کە ئێستا کە تایەتی ئەمە متەدەخولکردنا لە چی لە هەرێمایەتی چی لە نێودوڵەتی ئەمانە کۆمەڵێک فاکتەرن ئەمە هەروە بە ئاسانی چارەسەر ناکرێت. ڕێکەوتنەکەی هەولێر و بەغدا ئەگەر زانیارێکت هەبێ ئایا ڕێدەکەون ئایا مەرجەکان چین لە بینی هەردوو لای ئەوەی کەندی ئەوەی کەوا ئێمە گوێمان لێبوو و کەوا ئەوەفدی هەرێمی کوردستان کەواوەدی حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە بۆ ئەوێ قسەمان لەگەڵ کردووە دانیشتوین بەڕاستی هەرێمی کوردستان نیەتێکی زۆر پاکی هەیە ئەمجارە وە کۆڵ نادا لە دانووسانەکان وە کۆڵ نادا بە بەردەوامی لە پەیوەندیەکانی لە گفتوگۆکانی تەبان بەغدا چەند پێشنیارە کراوە لە ڕابردوودا لە ڕابردوودا ئەوەی کە گوێمان لێبەوەی کە بیستومان لە لەوانەیە جەنابیشتان ئاگادار بووبن بە تایبەتی ئەوەی کە لە 2019 کە ئێمە ئەو لە یاسای لە پرۆژه یاسای بودجەدا کە ئێمە ئەومان چەسپان بە مقابلی ئەوەی کە 250,000 بەرمیلەوە ڕۆژانە بڕۆ مقابلی ئەوەش موچەی فەرمانبەران و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان دەستەبەر بکرێت بەڵام بەداخەوە ئەوە نەکرا تاوەکو ئێستا و لە ئێستادا گفتوگۆی تازەتر لە ئارادایە لەبەر ئەوە سیاسەکانی کوردستان دوای جەژن هەیە هەولێر و بەغدا ڕێبکەون بە بەڵێیان نەخێر ئەوەندەی کە زانیاری تەبێ بەڵێ زۆر ئەمەل هەیە کە ڕێکەوەن لەبەر ئەوەی ئێمە گەیشتوینە قیادەی سیاسی کورد گەیشتووەتە ئەو نقطەی ئەساسی کە ڕێکەوتن تەنها لەگەڵ بەغدایە ڕێکەوتن لەگەڵی شوێنێکە دادمان نادا ڕێکەوتن لەگەڵ ئەنقەرە لەگەڵ تاران ئەمە هیچ دادی ئێمە نادا لەبەر ئەوە ئێمە پەیوەندین بە بەغداوە ڕاستە و خۆشیانمان گوزەرانمان ئێمە هاوڵاتێکین لە عێراق کەواتە بە پێی دەستور و بە پێی ماف و بە پێی ئەو قانونانی کە لە عێراقدا هەیە ئێمەش مافی خۆمانمان هەیە دەبێت لەو چوارچێوەیە داوا بکەین زۆر سپاس دەکەم کە وەکو جەنابی دکتۆر کامەران باسی کرد دەستور گەلێ گرنگە من بە شتێکی ئەوەی نازانم کە بڵێم دەستور گرنگ نییە لەبەر ئەوەی دەستور ڕێی هەموو خەڵکی عێراقا زۆر باش کە نووسراوەتەوە هەموو عێراق ڕێی لەسەرداوە لەبەر ئەوە بڵێ ڕاستە لە تەطبیقکردنا زۆر جیاوازی هەیە لە تەطبیقکردنا بەداخەوە ئێستا من زۆر جار لە ڕاگەیانەکانیش باسی ئەوم کردو دەمێت ئەم نقطەی ڕوونکەمەوە بەداخەوە سیاسەتی ئینتیقام لە عێراقدا هەیە زۆردایانێک هەست پێکاتێک بێتە سەر حکم سیاسەتی ئینتیقامی هەیە لەگەڵ لایەنەکە و لەگەڵ پێکاتەکانی زۆر سپاس دەکەم بە داوای لێبوردنەوە بۆ ژووری هەواڵ 2 دقە لە کاتی ئەوم برد داوای لێبوردنتان لێ یەکەم بەڕێز حەسەن ئاڵی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوڕێ تۆفیق شارەزای بواری هەڵبژاردن دکتۆر چیا زەنگنا ڕایۆشکاری یاسایی دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ میوانی گەرماوگەرم بوون سپاس بۆ بەشداریتان ئەرکتان کێشا سپاس بۆی بینەری شەرشاد بن و خواتان لەگەڵ خۆشی بێتشی بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە جا چ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت ئەوە قسەی من نییە بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێن برنجی ئاوزێڕێکی کە لە باشترین برنجەکان 11 هندیە وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە خۆشی بە لەزەت تەنها لە برنجی ئاوزێرە گەرسرت ئێشێ و بێتاقەتی یان لە کار گەڕاویتەوە و شەکەتی گەربیر لە کێشەکانت دەکەیتەوە یان پلان بۆ داهاتوو دادەنیت ئەوە بە خواردنەوەی کوپێک چای دیاری شەکەتی جەستە دەردەچێ خەیاڵت ئاسوودە دەبێت چای دیاری تامێکی ترە چای دیاری لە بەرهەمە نایابەکانی دۆرفین سیە بۆ حەوانەوەی جەستە و ئارامی مێشک چای دیاری بخۆرەوە دۆلفین سی باشترینمان بۆ هەڵبژاردن فەرموو
وەرە خواردنێکی خۆشمان هێناوە لەگەڵمان بیخۆ. سپاسدانەکەم خواردنی من جیاوازە. گیان چۆنی دایکم کفتەی لێناوە وەرە دەعوەتی. سپاس دەستخۆش بەڵام خواردنی من جیاوازە. ئەم ڕێستۆرانتە خواردنی زۆر خۆشیان هەیە وەرەم ئێوارەیە داواتی منی. نا دەستخۆش